بناوی خۆی بەخشندەی میهرەبان طبعا ئێمە کە لە لیژنەی مالی بەڕێز وەزیری مالیەمان بینی فارە ساری باسی بە تەفسیل کرد لە وەزی مالی عراق ڕۆژی حوتی مانگ موچەی پەرلەمانتاران دابەزیوە کە زیاتر لە 9 ڕۆژ دوا کەوتووە کەواتە ئیشکالیەتێکی ئەساسی هەیە ئەویش نەبوونی کاشە لە ئێستادا عراق وەزێکی مالی زۆر قورسیە بە حکمەوەی گەروی هورمز داخراوە هیچ داهاتێکی نەوت لە کاتێکا لە سەدان 93 تا 95 داهاتەکان عراق لە نەوتە کەواتە داهاتە ناوخۆییەکان کۆکرێتەوە ئەدرێتە موچە بۆیە لە ئێستادا ئەوەی کە کۆئەکرێتەوە لە عێراقا لە نزیکی تریلیۆن و نیوەک تا 2 تریلیۆن دینار باقیەکەی تری قەرزە بۆیە مەجموعەیەک پارە کۆئەکرێتەوە ئینجا دەرێ بە جیهەیەک خاڵی یەکەم و ئەساسی ئەوەیە کەوا کاش نییە بۆیە موچەی فەرمانبەرانی هەرێم دواکەوتەوە خاڵی دووەمیان کە بووەتە هۆکار بۆ ئەم دواکەوتنە ئەوەیە کە وەفدی هەرێمکە هاتوون تەفاوزیان لەسەرەوە کردووە کە ئەوان ناتوانەوە 120 ملیارە بنێرن و ئەگەر ئێوە ئەو پارەیە بنێرن بەبێ 120 ملیارەکە ئێمە تووشی ئەزمەیەکە بین و ناتوانین موچە سەرف بکەین لەبەرەوەی سیولەمان نییە ئەوانی ژەڵێن ئەمە داهاتەکانمان کەمی کردو بۆ کەمتر لە نیوە بۆیە ئەو دوو بەشەیە بەشێکیان پەیوەندی بە کاش و هەیە کە لە عراقا کێشەی بۆ دروست بوو و داهات کەم بووەتەوە بەشەکەی تری هەرێم کە وتویان ئێمە حتا ئەگەر بیشینێرن ئێمە توانای ئەوەمان نییە 120 ملیاری بخەینە سەر بۆیە بابەتەکەی ئەوان خراوەتە ئەنجومەنی وەزیران بۆ ڕۆژی شەممە تاوەکو بڕیار بدرێت لەسەر ئەوەی کە ئایا ئەو 120 ملیارە کەمەکرێت یانە ئەوەی من بیستومە کە عەلی زەیدی بە هیچ شێوەیە ئامادە نیە ئەو ئیتفاقە هەڵوەشێنێتەوە لە 120 ملیار کەمتر وەرگێت لە هەرێمی کوردستان بەتەکید فالح ئەو وعدەی کاتی خۆی کە داوێتی بە ئێمە چکە بە سەریحی عیبارە کاتێک کە سەردانمان کردوتی من هەموو مانگێک موچە نێرم 120 ملیار بنێرن یان نەینێرن ئەگەر نادیان باشە ئەگەر نیان نرد ئەوە بە لێی ئەبڕم 120 ملیارەکە و ئەینێرم لە یەک حاڵەتا کێشەم بۆ دروستە بێ کە سیولە بنەبێ کە لە ئێستادا و حاڵەتەی بۆ دروست بووە کە سیولەی نییە وەکو عەرزم کردن پەرلەمان کە جاران لە 25 بەرەو ژوور موچەی دابەزی ئەم مانگە حوتی حەوت دابەزیوە موچەی پەرلەمانتاران و حیمایەکانیان بۆیە تەنها گرفتێک هەبێ گرفتی سیولەیە